سوتاندنی بەشێک لە بینای فەرمانگە خزمەتگوزاریەکان لە پارێزگای هەڵەبجە و شارۆچکەی کەلار لەلایەن ژمارەیەک لە خۆپیشاندەرانەوە کاردانەوە و لێکدانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێنا. بەشی زۆری گومان و لێکدانەوەکان بەو ئاڕاستەیەن کە دەسەڵاتدارانی هەرێم جگەلەوەی شەرم لە خواردنی قوتی خەڵک و پارەی موچەخۆران و بردننی سەروەت و سامانی سەر زەوی و بن زەوی ناکەن، بەنانەوەی پشێوی و ڕەفتاری ناشارستانی لە نێو خۆپیشاندانەکاندا هەوڵی ناشرینکردنی خۆپیشاندان و لەباربردنی داواکردنی مافەڕەواکانی هاوڵاتیان دەدەن. لە دوای ڕووداوەکانی ڕۆژی شەمە و سوتاندنی بەشێکی بیناکانی شارەوانی و پۆلیسی هاتوچۆی هەڵەبجە و لە خۆشخانەی قەڵا و قایمقامیەتی کەلار لەلایەن چەند خۆپیشاندەرێکەوە، فاروق عەلی ئەندامی سەرکردایەتی و بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ لە ژماری تایبەتی خۆی و لە پەیامێکیدا ڕایگەیاندووە ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەگەر دەستێکی هەواڵگری نەبێ بۆ ناشرینکردنی نیگەرانی و ناڕەزایەتیەکان یان لە ناوبردنی دۆسیە پڕ لە گەندەڵیەکان کە گومانی زۆری نەبوو ئەمەیە، ئەوە پەلاماردانی شارەوانیەکان و نەخۆشخانە و بارگای قایمقامیەت و هەر دەستگایەکی تری حکومی هێمایە بۆ نەبوونی ناهۆشیاری لای ئەو هاوڵاتیانەی کە نازانن نیگەرانیەکانیان چۆن و لە چیدا دەربڕن. هاوکات سۆرا عومەر پەرلەمانتاری پێشووی کۆمەڵی ئیسلامی لە نووسینێکی ئاشکرای کردووە کە چەندین ڕۆژە دەستگای سیخوڕی ئەو حیزبەی لە خۆپیشاندان دەترسێت لە کۆبوونەوەکانیان وتویانە لە دووەکووە و لێر ناهێڵین خۆپیشاندان بکرێت، بەڵام لە سنووری سێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە چەندین سیخوڕیان بە بەرگی مەدەنیەوە ناردۆتە ناو خۆپیشاندانەکان تاوەکو هەوڵ بدەن ئاڕاستەکەی بگۆڕن بۆ توندوتیژی و سووتاندنی دەوائیرەکان بۆ ئەوەی کۆتایی بە خۆپیشاندان بێنرێ و خەڵک بترسێ لەوەی بەشداری بکات. عەبدوڵڵای مەلانووریش کە ئێستا سیاسیەکی بێلایەنە لە نووسینێکیدا باز لەوە دەکات کە لێدان لە خەڵک و هەڵکوتانە سەر نەخۆشخانەی قەڵا و هەر دەستگایەکی تری خزمەتگوزاری لە گەرمیان و لە هەر شوێنێکی تریش دوور و نزیک پەیوەندی بە ئەخلاقی بەرزی خۆپیشاندەران و خواستەکانیانەوە نییە، بەڵکو پلانی مافیاکانی دەسەڵاتە بۆ گومان دروستکردن لەسەر خۆپیشاندانەکان و ناشرینکردنی. مەلانووری ئاشکرای کردووە پێشتر پارتی بە فەرمی لەسەر خۆپیشاندانەکان گلەی خۆی گەیاندۆتە یەکێتی و داوایان کردووە لە سنووری ئەویشدا کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنرێت. هەروە شەممەش دەستگا ئەمنی و حیزبیەکانی دەسەڵات لە گەرمیان چەند چالاکێکی خۆپیشاندانەکانیان ئاگادار کردوتەوە لەبارەی دروستبوونی گرژی، ئەوەش واتایەوەیە کە خودی دەسەڵات پلانیان بۆ دروستکردنی گرژیەکان داناوە. سەبارەت بە ڕووداوەکانی هەڵەبجە، مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت پەیوەندی بە پارێزگاری هەڵەبجەوە کردووە و پێی ڕاگەیاندووە ئەنجامدانی خۆپیشاندان بە شێوەیەکی ئاشتیانە و شارستانیانە مافی هاوڵاتیانە، بەڵام سوتاندن و تێکدانی مڵک و ماڵی گشتی و هاوڵاتیان دەچێتە خانەی تاوان و پێویستە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەنجامدەرانی بگیرێتە بەر. هەمووتانەی سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە بۆ ڕێگری لە خۆپیشاندان و ناڕەزایەتی ئاشتیانە دۆک و زاخۆ و هەولێر و شیلاتزێ بەسەر بازگە کراوە، جگەلەوەی چەندین چالاکوانی مەدەنی دەستگیر کراون و هەڕەشە لە مامۆسایانی ئاینی کراوە، دوو جاریش لە پەرلەمانتاران دراوە کاتێک کە ویستویانە بە ئاشتیانە بەشداری دەربڕینی ناڕەزایەتیەکانیان بکەن. غالب محەممەد پەرلەمانتاری گۆڕان بڕوای وایە کە دەسەڵات وەک چۆن هەڵبژاردن و پەرلەمان و ئۆپۆزیسیۆن و دادگا و داواکاری گشتی بێمانە و بێکەڵک کرد، ئێستا کار دەکات بۆ ئەوەی خۆپیشاندان و ناڕەزایەتی فراوانی هاوڵاتیان و فەرمانبەرانیش بکات بە دوژمنی خەڵک و پێیان بڵێت ئەوەی خۆپیشاندان دەکات نەخۆشخانە دەسووتێنێت. دەژڵێت سوتاندنی بینا لە بنەڕەتدا کاری دەستگاکانی جاسووسیە کە مانگانە 67 ملیار دیناریان لە پارەی میلەت بۆ خەرج دەکرێت. دوجاریش لێدوانێکی کوێستانەکرەم سەرۆکی شارەوانی هەڵەبجە هێماکانی گومانی لەسەر هەڵکوتانە سەر فەرمانگە حکومی و خزمەتگوزاریەکان تۆختر کردەوە کاتێک ڕایگەیان ئێوارەی شەممە هەموو شت ئاسایی بوو لە کاتی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکان،
بەڵام کاتژمێر 10:30 خولەکی شەو کۆمەڵێک بە ماتۆڕسکیلەوە کۆبوونەوە و چوونە شەقامەکانی هەڵەبجە و دواتر هەڵیان کوتایە سەر بینای شارەوانی و پۆلیسی هاتوچۆ و چەند بینا و بارەگایەکی دیکەی لێکەوتەوە.